مرۆڤ جێشکەفتان هاتن خوارێ ji bo man û berdewamkirina jiyana xwe kox û herwiha xanî ji bo xweparastinê ji xwe re duristkirin. Her ji wê demê ve û heya niha ji bo ciwankirina malên xwe nexş û nîgar li ser dîwar, derî û herwiha odayên xwe duristkirin. Bi taybetî li malên dewlemend û herwiha kesên desthilatdar ev yek tê duristkirin da ku malên wan ciwantir û biheybetir derkevin û ji malên hejaran jî cudatir bibin. Di vê fîçara çavirodayê de bi havra me biçin bajarê Sineyê û xaniyên Balkêş û bi taybetî giyayên ser deriyên xaniyên bajarê Sineyê bibînin. لە پەنای کێوی بەرزیاوێڕ و لەسەر تەپەڵکەکانی داوێنی ئەو کێوە خەڵکی بەرەبەرە خانوویان ساز کرد و وردە وردە بنچینەی شارێکیاندانە کە ئێستا بە شاری سنا ناسراوە. سەردەمێک بوو لە سنا ئەندازیارەکان لە کاتی سازکردنی خانوو جگە لە جێگەی پشودان و پاراستنی دانیشتوانی لە سەرمای زستان و گەرمای هاوین پێداویستە ڕۆحیەکانی خاوەن ماڵیشان لە بەرچاو دەگرت. بەشێک لەو پێداویستە ڕۆحانیە لە دەروازە و سەردەری خانووەکان دروست دەکران کە تاوەکو ئێستا وەکو شوێنەوار و شارێکی مێژووی دەردەکەون چونکە ئەم سەردەر و دەروازانە ئەڵقەی پەیوەندی نێوان خانوو و کۆڵان بوو کە یەکەمین شوێن بوو ڕێبواران دەیان بینی. سەردەمێک لە ئێران سەردەرگا و دەروازەکان گرنگترین بەشی ماڵ بوو کە زۆربەی خەڵک بۆ جوانکاری خانووەکانیان گرنگیان پێدەدا. خەڵکی ئاسایی سەردەری ساکاریان دروست دەکرد و دەسەڵاتدارەکان سەردەرگای جوان و دڵڕفێنیان دروست دەکرد. نەخشەکان بەدەستی وەستا نەخشە سازەکان بە شێوەی سەرنجڕاکێش لە سەرتاشە بەردەکاندا دەتاشران و لە ڕووی دەرەوەی دیوارەکان بەکاردەهێنران. بەم جۆرە دیوی دەرەوەی ماڵەکانیان جوان دەکرد. لە نەخشی سەردەرگاکانی شاری سنە بە زۆری گژوگیا بەکارهێنراون چونکە خەڵکی ئەم شارە لە ڕابردوودا زیاتر بە کشتوکاڵ و جوتیاریەوە سەرقاڵ بوون. بۆیە لەسەر دیوارەکانیان گوڵەگەن و جۆ و پەلکی دارەکان دەبیندرێن. دوای بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام لەم شارە لق و تەرزە و گەڵای دارمێ و لەسەر دەرگاکان دەبیندران چونکە ئەو نەخشانە بە نیشانەی ئیلهام و وەحی خودایی سیر دەکران. زۆر جاریش داری سەوڵ کە وەکو نیشانەی نەمری دەبیندرا لەسەر دەرگای ماڵە حاجیەکان دروست دەکرا. بەشێک لەسەر دەرگاکان بە شێوەی گوڵدان داتاشراون و بە گوری سپێکەوە بەستراونەتەوە. ئەمە ژۆکو نیشانەی یەکبوون و خۆراگری خەڵکی شاری سنە دەبیندرێت.
کە ڕێبوارێک یاخود میوانێکی دەرەوەی شارەکە بە کۆڵانە کۆنەکانی شاری سنەدا تێدەپەڕێ، نەخشە گیاییەکان کە لەلایەن ئەندازیارە دەست ڕەنگینەکانی ئەم شارە دروستکراون زۆر بەجوانی دەبینێت و وێنەی یادگاریان لە پاڵ دەگرێت.